یەکێک لە پەیمانگاکانی توێژینەوە لە ئەرمینیا بێگومان ئەوان ئێستا هاتوون ئێمە زیاتر بتوانین بە تەنگ ئەو ڕێکەوتن نامەیەوە بڕۆین لیژنەی تەواومان بۆ داناون بڕیار وایە لە مانگەکانی داهاتووە فڕینی ڕاستەوخۆ هەبێت لە کوردستانەوە بۆ ئەرمینیا وەفتێکمان بڕاتە ئەرمینیا بۆ زیاتر تێڕوانین و شارەزابوون یاخۆت بینینی ئەو دیکۆمنتانەی کە لەوێ لەو مۆزەخانەیە هەیە ئێمە کارەکانمان دەست پێ کردو لە 4 بواری سەرەکیا کارەکەین 1 توێژینەوە 2 کۆنفرانس 3 کتێبخانەی ئەلکترۆنی بابەتێکی تریشەوەیە کە چۆن بتوانین ئێمە کاری زیاتر بکەین و بە چ میکانیزمێک دەتوانین هاوکار بین پێکەوە کار بکەین هەڵبەتە ئێمە دەستخۆشیان لێەکەین بە تەنگ هەڵەبجەوەن بە تەنگ زاکۆکەوێن بە تەنگ ئەو کارە ساتۆن چکە ئێمە لە زۆر شتایەکە گرینەوە بە تایبەتی لە کارەساتی هەڵەبجە و تاوانی هەڵەبجە و جینۆسایدی هەڵەبجەیە. So this is my second visit to Halabja. من جاری دووەمە سەردانی هەڵەبجە کەم لە جارێکەمان کە هاتووم سەردانی بەڕێ سەرۆکی زانکۆم کردو باسی مانگیمان کردو کە چۆن بتوانین لە نێوان دامەزراوەکانی وەزارەتی خوێندنی بەڵا لە ئەرمینیا و هەروەها لە نێوان زانکۆڵە چۆن پەیوەندی دروستکەین ئەو بۆ کاری جدیمان کرد پێکەوە لە ساڵی ڕابردوو لەگەڵ مۆزەخانەی جنوسایدی ئەرمینیا ڕێکوتنامەی لەکتێکیشتن نێوان زانکۆی هەڵەبجە و ئەواندا واژۆکرا و بۆ ئەم ساڵ هاتوونەتەوە بۆی بتوانین شتەکان چۆن بە فعلی ئەنجام بدرێن بۆ مەبەستا یەکێک لە پلانەکانی ئەمڕۆیانەوەی کە وەفدێک لە زانکۆی هەڵەبجەوە سەردانی مۆزەخانەی جنوسایدی ئەرمینیا بکات لەوێ لە مانگەکانی داهاتوە بۆ شتەکان بە عملی بخنن بۆ جێبەجێکردنەوە. To Armenia to have a contact with their colleagues in Armenia and to work in a place to see what kind of assistance and what kind of help we can show, what kind of assistance we can give to the Halabja University on this matter.